بەناوی خوای گەورە و میهرەبان، هاوڵاتیانی خۆشەویست، بەرپرسانی حزبی و حکومی و سەربازی، بەڕێوەبەری جێبەجێکاری کۆمپانیای کاڤین گروپ، زۆر خۆشحاڵم ئەمڕۆکە هەمومان بەیەکەوە بەردی بناغەی پرۆژەیەکی جوان و سەرنجڕاکێش لە دەواازەی دیانە دادەنێ. بەڕێزان، ڕێگام بدەن وەک کوڕێکی ئەم شارۆچکەیە، ئەم شارەدەیە، شارەدەی دیانە، پێشەوەی وەکو سەرپەرشتیار بە ناوی ئێوەوە سوپاسێکی بێپایانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار مەسرور بارزانی بکەین کە ڕەزامەندی لەسەر جێبەجێکردنی ئەو پرۆژەیەدا و سوپاسی جەنابیان بکەین بۆ هاوکاری و پاڵپشتە بەردەوامەکانیان بۆ دەڤەری سۆران و ئەم ناوچەیە. بەڕێزان، ئەو پرۆژەیە ماوەیەک پێش ئێستا بڕیاری لەسەردرا بوو، هۆکاری ئەوەی کە بە درنگانەوە دەستمان پێکرد. یەکێک لە هۆکارەکان بابەتی دیزاین بوو لە لایەن کۆمپانیای جێبەجێکار بۆ ئەوەی بە دیزاینێکی سەرنجڕاکێش و جوانتر ئەم دەواازەیە دروست بکەین، بۆیە کاتێکی زیاترمان پێویست بوو تا دیزاینەکەی تەواو بوو. بەداخەوە دوای ئەو کاتیش بابەتی قەیرانی موچە سەری هەڵدا لەگەڵ ئەو کێشانەی لەگەڵ حکوومەتی فیدرالی، هەموو هەوڵ و تەخەلایەکانی حکوومەتی هەرێمی کوردستانیش زیاتر لەسەرەوە بوو کە دابینکردنی موچە بۆ هاوڵاتیان و ئەو کورتهێنانەی لە بودجە دروست دەبوو هەوڵ دەدرا لەلایەن حکوومەتی هەرێمەوە پڕ بکرێتەوە. بە خۆشحاڵیەوە کۆمپانیای کاڤین گروپ وەکو جێبەجێکار بڕیاردرا کە دەست بەو پرۆژەیە بکرێتن. بەڕێزان، بە تەوابوونی ئەو پرۆژەیە سیمایەکی زۆر جوانتر دەدرێت بە دیانای کۆن. ئێمە ئەو ناوەمان هەڵبژارد ناوی دەواازەی دیانای کۆن، چونکە لە مێژوودا ئەم شوێنێکە ئێستا ئێمە لێک کۆبۆتەوە و بڕیاری جێبەجێکردنی ئەو پرۆژەیە دراوە، ئەوە دەواازەی دیانە بووە. ڕاستە ئێستا سنووری جیۆگرافیای ناحیەی دیانە زۆر گەورە بووە، بەڵام دەواازەی کۆنی ئەم ناوچەیەوە ئەم شارەدەیە ئێرانە بووە، بۆیە بەو ناوە ناومان لێنا. و بە فرسەتی دەزانم هەر لەم مناسبەیە باس لە ناوی دیانە بکەین. ئێستا کە ناحیەی دیانە لەگەڵ قەزای ناوەندی سۆران تێکەڵاو بووە و لە ڕووی ئیداری و کارگێڕیەوە زۆر جاران کێشە و گرفتیش دروست دەبێتن. بۆیە ئێمە دراسەمان کرد و بە هەماهەنگی و گفتوگۆ لە سەرەتادا لەگەڵ خودی جەنابی سەرۆک باسمان لە ناوی دیانە و قەزای ناوەندی سۆران کرد و دوایی لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەت و وەزیری ناوەخۆ پێشنیاری ئەوەمان کردووە کە قەزای ناوەندی سۆران کە پێشتر قەزا بۆ ئێستا بووە بە ئیدارەی سەربەخۆی سۆران، پێشنیاری ئەوەمان کرد کە سنووری ناحیەی دیانە فراوانتر بکرێتن و سنتەری قەزای ناوەند بە ناوی قەزای ناوەندی دیانە بکرێتن و ئیدارەی سەربەخۆی سۆرانش بە ناوی ئیدارەی سەربەخۆی سۆران وەکو خۆی بمێنێتەوە. هەموو ئەوانەی کە دەکەونە سنووری قەزای ناوەند ئێستا بە قەزای سۆرانی پێشتر و بە ناحیەی دیانە ئێستا هەمووی ببێتن بە قەزای ناوەندی دیانە، چونکە ناوی دیانە ناوێکی مێژوویە بۆ ئەوەی بمێنێتەوە. بە خۆشحاڵیەوە جەنابی سەرۆک چونکە کاتی خۆی پێشنیاری ناوی سۆران پێشنیاری جەنابیان بوو و جەنابیشیان ڕەزامەندی لەسەرەوەدا کە قەزای ناوەندی بە ناوی دیانە بکرێتن و بە ناوی سەر بە ئیدارەی سەربەخۆی سۆران. بەڕێزان، بە تەوابوونی ئەو پرۆژەیە سیمایەکی زۆر جوانتر بەو شارەسکۆیە دەدرێتن. ئێمە دیارە لە
هەوڵی جێبەجێکردنی پرۆژە استراتیجیەکان لە ئیدارەی سەربەخۆی سۆران بەردەوامی ئەگەر هەر لە ناو دیانە بمێنینەوە یەکێک لە پرۆژەکانی دیکەی کە ئێستا تەواو بووە ئەویش بەستنەوەی سەرچاوە و ناوچەکانی بەرگوانە بەلای دێلزیانەوە دوای ئەوەی پرۆژەی جێبەجێکردنی کانی سەرچاوە کە ئێستا لە قۆناغەکانی تەوابووندایە تەنها جوانکاریەکانی مایە بەڵام بەڕووی هاوڵاتیاندا کراوەتەوە. بە هەبوونی ئەو پرۆژەیەش جەنجاڵی و قەڵەبارغی لەناو سنتەری بازاری دیانە کەم دەبێتەوە بە تایبەتی بۆ ئەو هاوڵاتیانەی کە لە ناوچەکانی بەرگوان و سەرچاوە دەپەڕنەوە بۆ ناوچەی دێلزیان و بۆ ئەوانەی کە بۆ زانکۆ بۆ پەیمانگا و بۆ ئیدارەش دێن بە تەوابوونی ئەم پرۆژەیە ئەوەش دەبێت یەکێک لە پرۆژە استراتیجیەکان. بابەتێکی کە لێرانە کە هاوڵاتیانی خەڵکی دیانەی خۆشەویست لێرە ئامادەن کە دەمەوێت بە فرسەتی بزانم باسی بکەم ئەویش مزگەوتی گەورەی دیانەیە. بەڕێزان بە جێبەجێکردنی ئەو پرۆژەیە و مانەوەی مزگەوتەکە بەوەی کە ئێستا هەیە لەوانەیە سیمای ئەو شارە وەکو پێویست نەبێتن. بۆیە لەگەڵ هاوڵاتیان و لەگەڵ برایانی بەڕێزم هەم بەڕێز مەلا عەبدوڵڵا ڕای بەڕێزم کاک بەهرام گفتوگۆمان لەسەرەوە کردووە کە ئەو مزگەوتە بە شێوەیەکی بە دیزاینێکی نوێتر دروست بکرێتەوە بە تەوابوونی ئەو پرۆژەیە و دروستکردنی مزگەوتێکی نوێ دەواازەیەکی دیکە و سیمایەکی دیکە بۆ دەواازەی دیانای کۆن دروست دەبێتن کە مزگەوتی دیانە مزگەوتی گەورەی دیانە مزگەوتێکە کە مێژوویەکی کۆنی هەیە و خەڵکی دیانە مێژوێک و مێژوێکی خۆیان لەگەڵ ئەم مزگەوتە هەیە. بۆیە ئێمە بڕیارمان داوە ئەم مزگەوتەش بە شێوەیەکی دیزاینێکی سەردەمیانە کە بگونجێت لەگەڵ کەلتوری ئەم ناوچەیە دروست بکەینەوە هیوادارین لە ئاندەیەکی نزیکیش ئەم پرۆژەیە بستە بواری جێبەجێکردن. بەڵام ئەوەی جێگای باسکردنە من لێرەوە داوا لە هاوڵاتیان دەکەم لەوانەیە بۆ ماوەیەک چونکە بەشێکی ئەم مزگەوتە لەگەڵ دروستکردنی ئەم پرۆژەیە لەوانەیە تێک بدرێتن بۆیە لەوانەیە ماوەیەک مزگەوتەکە بە داخرایی بمێنێتەوە. لێرەوە داوای لێبوردن لە خەڵکی دیانە دەکەین کە پش و درێژ بن لەگەڵمان تا بە شێوەیەکی جوانتر ئەم مزگەوتە دروست دەکەینەوە. بابەتێکی دیکە هەر لەم پرۆژەیە بابەتی ئاوی قورسە. بەڕێزانەوە دەزانن کە ئەو شوێنێکی ئێستا لێنە ئاوی قورس لە هەموو ناوچەکانی دیکەی سەروی دیانە دەهاتەوە ئەم دۆڵە و لێرە بۆنێکی ناخۆشی دروست کردبوو. بە خۆشحاڵیەوە ئێمە بە پاڵپشتی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان توانیمان ئاوەڕۆی ئەو پرۆژەی ئاوەڕۆ لەم ناوچەیە جێبەجێ بکەین و تا دەگاتە خوارێ. تەمان ئەو پرۆژەیە بە جێبەجێکردنی ئەو پرۆژەیە مەترسیەکی گەورە لەسەر داڕوخانی قەبرستانی کۆنی دیانەشە بوو کە چەندان خەڵکی ئێمە لەم گۆڕستانن بە تەواوکردنی ئەو پرۆژەیە مەترسی لەسەر داڕوخانی ئەم قەبرستانەش تەقریبەن نەماوە تا دەگاتە خوارەوە. بۆیە ئێمە دراسەیەکمان کردووە لە زیاتی ئەوەی پرۆژەی ڕێڕەوەکە تەواو بکەین تا دەگاتە خوارەوە. ئێستا لە هەوڵی ئەوەداین کە ئەو ئاوەی کە دێتە دەگاتە ئەو شوێنە ئاوی قورس پاک بکەینەوە و هەوڵ بدەین ئەو ناوچەیە کە ئێستا تا دەگاتە خوارەوە چونکە ناوچەیەکی سەوزایی بووە ئەو بەشەی لای سەرەوە پێش مزگەوت تا دەگاتە سەرەوە ئەوە دەبێتە شەقامێک. بەڵام ئەوەی کە لێرە تا دەگاتە خوارەوە بۆ ئەوەی ڕێژەی سەوزایی لەم ناوچەیە وەکو خۆی بمێنێتەوە بڕیارمان داوە هەم سوود لەو ئاوە وەربگرین و هەم سوود لە ئاوی ئەو کانیانەش کە لێرەکانە هەبووە ئێستا سوودیان لێوەربگرین بۆ ئەوەی پرۆژەی دروستکردنی پارکێک تا دەگاتە خوارەوە جێبەجێ بکەین تا ئەم ناوچەیە بە سەوزایی بمێنێتەوە و خەڵکی دیانە بتوانن سوودی لێوەربگرن. ئەو شوێنێکی ئێستاش لێ دانیشتون ئەوەش دەبێتە پارکێک بەشێک لەو پرۆژەیە کە دەچێتە بواری جێبەجێکردن. لێرەوە بە پێویستیی دەزانم سوپاسی کۆمپانیای جێبەجێکار کۆمپانیای کابین گروپ بکەم کە زۆر هاوکار و پاڵپشت بووینە
هەم لە جێبەجێکردنی پرۆژە استراتیژی سپیلک خەلیفان کە لە ماوەیەکی کورتی قیاسی توانیان ڕێژەیەکی بەرچاو لەو پرۆژەیە جێبەجێ بکەن. ئەوەی دەمێ من ئیشارەتی پێ بدەم ئەو پرۆژەیە دەبا زووتر تەواو کرابە، بەڵام لە کاتی جێبەجێکردنی پرۆژەکە ئێمە دیزاینی پرۆژەکەمان گۆڕی بە تایبەتی ئەوەی کە داخلی ناو خەلیفان دەبوو. ئێمە بڕیارماندا کە لە سەرەتادا پرۆژەکە تا ناو خەلیفان بوو، بەڵام لە کاتی جێبەجێکردنی پرۆژەکان لە ژێر ڕێنمایی و ڕاستپاردەکانی جەنابی سەرۆکی حکوومەت بڕیارماندا کە شەقامەکە لە ناو خەلیفان دەربێنین بۆ ئەوەی ڕێڕەوەکە ئاسانتر بکەین و ئەو جەنجالی و قەڵەبارغێش لە ناو خەلیفان دروست نەبێتن. و لە هەمان کاتدا بۆ ئەوەی بازاری ناو خەلیفان وەکو خۆی بمێنێتەوە بە تایبەتی لە کاتی سەردانیکردنی گەشتیاران ئێمە بە شێوەیەک ئەو دیزاینەمان کردووە کە ئەوانەی لە هەولێر دێن بە نەفەقێک زۆر بە ئاسانی بتوانن بگەنە ناو خەلیفان بۆ ئەوەی سوود لە بازاری خەلیفان وەربگرن و بە هەمان شێوە بە ئاسانترین شێوە بتوان جارشکە بێنەوە سەر ڕێڕەوەکەی ئەو هێلەی کە لە نێوان سپیلک خەلیفان کراوە تا دەگاتە دەواازەی زارگەلی. بەمەش هەم ڕێرەوی هاوڵاتیان ئاسانتر دەبێتن و هەمیش بازاری خەلیفان بە زیندوی دەمێنێتەوە. لێرەوە داواکارم لە کۆمپانیاکانی خۆشمان کە لەو دەڤەرە هەنا هەماهەنگی و هاوکارەکی باشیان هەبێتن لە نێوان خۆیان و بتوانن سوود لە ئەزمونونەکانی کاڤین گروپ و ستافی کاڤین گروپ وەربگرن بە بەردەوامی بتوانین بە جوانترین شێوە پرۆژەکانی ئەم دەڤەرە جێبەجێ بکەین. بەڕێزان لە کۆتایی باستەوە دەکەین کە سۆران و دەڤەری سۆران ناوچەیەکی استراتیژیە هەم لە ڕووی گەشتیاری و هەم لە ڕووی بازرگانیشەوە. هەموو هەوڵ و تەخەلاکانی ئێمە لە ئیدارەی سەربەخۆی سۆران ئەوەیە کە ئێمە بتوانین سوود لەو دوو کەرتە گرنگە وەربگرین. تا ئێمە ڕێڕەوەکانی هاتوچۆمان بۆ ناو ئەو دەڤەرە چوون و هاترمان ئاسان نەکەین و لە ناو سۆرانیش هەوڵی جێبەجێکردنی لەم جۆرە پرۆژانە نەدەین، لەوانەیە زەحمەت بێت و ئەستەم بێتن ئێمە بتوانین کەرتی گەشتیاری یان کەرتی بازرگانی ببێنە خۆناغێکی دیکە. بۆیە ئامانجی استراتیژی ئێمە ئەوەیە کە دەواازەی سۆران بەڕووی شارەکانی دیکەوە فراوانتر بکەین بۆ ئەوەی هەم گەشتیاران و هەم بازرگانانش کە ئێستا سنووری سۆران سێ دەواازە دەکەوێتە سەر ئەم سنوورە، دوو دەواازە ئێستا دەواازەی چێلەشینیش لە دەڤەری سیدەکان کە ئێستا لە پرۆسەی کردنەوەدایە لەسەر هێڵین بۆ ئەوەی بتوانین بە زووترین کات ئەم دەواازەیەش بکەینەوە. بە هەبوونی ئەم سێ دەواازەیە جم و جۆڵی بازرگانی زیاتر دەبێتن بۆ ئەوەی ئەو ڕێگا و بانانەی کە لە سۆران دەستە دەرەوە دەگەڕێنە ناو سۆران هەوڵ بدرێتن فراوان بکرێتن بۆ ئەوەی بتوانین استیعابی ئەم جم و جۆڵەی هەم بازرگانی و هەم گەشتیاریش بکاتن. ئێمە پارساڵ زیاتر پڕژانە سەر جێبەجێکردنی پرۆژە خزمەتگوزاریەکان، بەڵام ئەم ساڵ و بۆ ساڵی داهاتوو لە پاڵ جێبەجێکردنی پرۆژە خزمەتگوزاریەکان هەوڵ دەدەین گرنگیەکی تایبەتیش بە کەرتی کشتتوکاڵ، کەرتی گەشتیاری، کەرتی بازرگانی، کەرتی پیشەسازی هێنانی دەستی و بەرهێنەر بۆ ئەم ناوچەیە بکەین بۆ ئەوەی هەلیکار ڕێژەی هەڵیکار بەرز بکەینەوە، گەنجانمان بتوانە سوود لەو کەرتانە وەربگرن کە ناوچەیەکی استراتیجیە. من جارێکی کە پیرۆزبایی لە خەڵکی دیانەی بەشەڕەفی دیانە دەکەم و هیوادارم کاڤین گروپ کە لە پرۆژەکانی پێشتریشیان زۆر ڕوون و ئاشکرا بووە، هەم لە کوالەتی جێبەجێکردنی پرۆژەکانیان هەم بە فترەیەکی قیاسی زۆر کورت توانیتانە پرۆژانە جێبەجێ بکەم. من دەستخۆشیان لێ دەکەم و هیوادارم بە زووترین کات ئەو پرۆژەیە بکرێتەوە بچێتە خزمەت هاوڵاتیانمان لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران کە پرۆژەیەکی گرنگە ئەم دوو ناوچێ بێکەوە دەبەستێتەوە. جارێکی دیکە پیرۆزبایی لە خۆمان و لە خەڵکی ئەم دەڤەرە دەکەین بە جێبەجێکردنی ئەم پرۆژەیە گرنگە. زۆر سوپاس و کوردستانیشمان هەراوەدان بێت.
Yes.